ئەگەر دیقەتتان دابێت ئەزیزان میوانە بەڕێزەکان و بینەرە ئەزیزەکان میوانەکانم فرە چەشنن فرە ڕەگەزن فرە جیاوازن فرە وەکۆڵە ڕەگەزن جیاوازیان بیریکردنەوەیان وە تەنانەت ئەو شوێنش کە ئێستا تێدان جیاوازە کەواتە لەمەوە دەچمە ناو بەرنامەکەم ئەگەر کچی یان کوڕی ئەگەر لە شاری یان لە لادەی ئەگەر کچ و کوڕی فەقیری یان هەژاری یان دەوڵەمەنی لە دوای پۆلی 12 ژیانێکی تر دەست پێ دەکات. بیلگیتس قسەیەکی جوانەکات کە پێم خۆشە بۆم میوانانشم بڵم. بیلگیتس ئەڵێت ئینگلیزیەکەی ناڵم بەس کورت و مختصری قسەکەی بیلگیتس ئەڵێ ئەگەر تۆ لە دایک و باوکێکی فەقیر لە دایک بووی لە دایک و باوکێکی نەخوێنەوار لە دایک و باوکێکی بێشەهادە لە دایک بووی it's not your mistake هەڵەی تۆ نییە هەڵەی تۆ نییە. من دایکم بڕوانامەی بەرزی نییە هەڵەی من نییە ئیوا زەنبی من نییە و من نە لە دنیا لە قیامەت کەس ناتوانێت محاسەبەم کالەوەی بۆ دایکم بڕوانامی بەرزی نییە یان بۆ هاوکم یان بۆ نەفلان. بەڵام بیلگیتس قسەیەکی جوانەکات بەس ئەڵێ ئەگەر تۆ بمریت و تۆ ژیان بەڕێ بکەی بەبێ بڕوانامەیی یان بەبێ شەهادەیی یان بەبێ زانیاری یاخود بەبێ ڕۆشنبیری ناوی هەرچێنەی it's your mistake ئەوە هەڵەی تۆیە. بۆیە لەمەوە دێمە سەر خەیاڵەکە دوای قۆناغی پۆلی 12 بالم کچە جوانەوە دەست پێ بکەم کە چۆتە زانکۆ دوای قۆناغی 12 ئایا دەبێت دایک و باوک بڕیارت بۆ بدا خاڵ و مام بڕیارت بۆ بدا ئایا ئەوە هەڵە نییە دەڵێ خاڵۆژنم وتی بڕۆ ئەو بەشە زۆر خۆشە خاڵۆژن لەکوێ من لەکوێت ئایا دەبێت کام بڕیاردن پێم خۆشە ئەو قسەیە هەبێت چکە تۆ فۆرمت پڕ کردوێتەوە چویتە ئەو قۆناغە. بێگومان هەیە ئەو دەرەجەی کە هەوڵی بۆیاوە ئەو دەرەجەی کە لە خەیاڵی خۆیاوەکو گۆڵێک دایناوە هەیە پێی ئەگا هەیە بەوە ناگات. کێشەکە لەو کاتە دروستە بێت کە ئەو دەرەجەیە نایەنێ کە ئەم هەوڵی بۆیاوە لەو کاتە کە چویتە ئەو بەشە فۆرم و حکومت بە زۆر نارتی یان تا ڕادەیەک شتێکی کەم حەزی خۆتی تیا بوو. من خۆم حەزم لە بەشی پزیشکی گشتی بوو بەڵام دەرەجەکەم وانە بوو. بەڵام کە دەرمانسازی وەرگیرام ئەتوانین بڵێ ئەمەش لەوە نزیکە ینی هەرە بواری پزیشکیە لەبەرەوە سەبار بۆی کە تۆ بڵێ ئایلا یان خاڵ و مام و پور و ئەوانە بڵێن ئەو بەشە باشە ئەووانە تۆ لەو کاتا گەیشتی بەتەمەنێ کە بزانی یەکەم حەزی خۆت چییە دووەم سەیری کۆمەلگا بکەی بزانی ئەم بەشەی تۆ بۆی ئەچی چۆنە ئیشی چۆنە داهاتوی چۆن. پەیامی یەکەم دەست خۆش پەیامی یەکەم ئەزیزانی خۆم مستقبلی خۆت ژیانی خۆت پاشە ڕۆژی خۆت شەت نییە بیدیتە دەست بەختیار بڵێ دوو تۆ بەختیار خۆت وەکیل بە فۆرمەکەم بۆ پڕکەرەوە من فۆرمەکەت بۆ پڕەکەمەوە بەس فۆرمەکەت کە بۆ پڕەکەمەوە ئەو دەرەجەی تۆ ئەگەر هەفتات هەیە یان 90 هەیە یان 95 هەیە بەلانی کەمەوە ڕەنگە 6 شتێک یان 15 شت وەریگرێ لەو 15 تۆ بڕیارم بۆ بدە کامیان لە پێشەوە بنووسم ئەمە خاڵێکی زۆر گرنگ و مویمە یعنی بۆ مەسەن تۆ 95 هەیە تۆ بیعام وەرد ناگری ئەسنان وەرد ناگری سەیدەلێ وەرد ناگری بەس ئایا قیامەت هەڵسا یان ئیتر تەواو دوای وەڵی دکتۆر جان پارەکە فۆرمە بۆ گەنجێک پڕ کردوڵێت چی دکتۆر جان تازە من مەویست بووم لەبەرەوەی تۆ بیعام و ئەسنان وەرم نەگرێ هەرچیەک وەرم گرێ وەکو یەکە بۆ من نامە هەڵەیە ئەمە گەورەترین هەڵەیە چۆن هەندەسە و قانون و جیۆلۆجی و ئایتی و ئینگلیزی ئەەکەی تێک وەرە کاکە نەکەست ئینگلیز قسەیەکی جوانی هەیە ئەزیزان ئەڵێ هەر مرۆڤێک لە بەرنامە ڕێژی ژیانیان نێکستیە بێ قەت فەشەل نانێ نێکست یانی چی من حەزەکەم ئەم کچە بێنم بۆم نەبوو نێکست خۆتە تەواو تا مردن بڕۆم بە سینگلی بیخولێنمەوە تا مردن بڕۆم ئاخ ئۆفڵ کێشم ئەوەی کە لە کوردستانە دەڵێت وەڵام من ئەوم بۆ نەبووتر بە حیاتی شوو ناکەم ژنە نێکست کەواتەوە خاڵێکی زۆر گرنگ و مویمە من بە تەمای تۆ بیعام بوومە 97 نەمەیە 99 نێناوە 100 نێناوە کەواتە نێکست ئەی دوای ئەوە ئایا لە سنووری تۆبیەکانە شتێک وەرمەگرێت حەزەکانی خۆم یعنی تۆ مەسەن حەزێکت لە تۆبیەکانە کەواتە دەست خۆش بێت هەوڵت داوە لەو فێڵدا لەو بواری خۆتە حەز و خولیاکانی خۆت بدۆزیتەوە کە زۆر گرنگ و مویمە دەستە خۆش بێت لەم خوشکە بەڕێزا پرسم کەەوە بۆ خۆی پرسیارێکی زۆر گرنگ و مویمە ئایا حەز مرۆڤ خۆی بۆ خۆی دروستیەکە یان زۆر جار حەز بە ئیستیشارە دروستە بێت چکە بەڕێزێک لە ئیسش دەبیرمە چووە جیۆلۆجی پڕکرۆتەوە لە کاکتۆ لە مەرحەلە دووە زانیمە جیۆلۆجی چی بە چی ڕۆشتی بۆ جیۆلۆجی ئەی نابێ بپرسی کەواتە ئیستیشارە و ڕاپرسی و پرسیارکردن چەند گرنگ و مویمە لەمەیە